حەماسیش بەهێتیمی مایەوە. نووسینی مەسعود عەبدولخالق. چەند ڕۆژێکە زیاتر لە جاران حەماس هاواری خۆی گەیاندە وڵاتانی عەرەبی و ئیسلامی. هاوارەکە وەک نووسکە و دوا هاواری ئەو نێچیرەیە کە درندەکە قەپاڵ لە قورگی دەدا بۆ خنکاندن و خواردنی. بەڵام ویژدان مردووی وای کردووە وەڵامێکی وا نەبێت. وڵاتانی عەرەبی زیاتر بە پشتیوانی ئیسرائیل سەرقاڵن. میلەتانی موسڵمانیش تەنها قسە دەکەن. تەنانەت گربوونەوەیەکی گەورەی پشتیوانیان پێ نەکرا کە لە جیهان دەنگ بداتەوە. ئێمەی کوردیش کاتێک قڕ کراین ئەنفال و کیمیاوی کراین چەندە هاوارمان کرد وڵاتانی عەرەبی و ئیسلامی بە پیل هاوارمانەوە نەهاتن بەڵکو پشتیوانی بەعسیە درندەکان بوون. دکتۆر فەهمی شناوی ویژدانی جوڵا و کتێبێکی بەناوی ئەلئەکراد و یەتامی الموسلیمین دەرکرد. ئەو ڕۆژ حەماس و غەزەی مەزلوم بە هێتیمی ماونەتەوە. ئێستا کورد و فەڵەستینیەکان هێتیمی موسڵمانانن. دەی سەرنجا خۆپیشاندان دژی ئەو جینۆسایدەی غەزا لە زۆربەی وڵاتانی جیهان هەتا لە ئەمریکاش ئەنجام درا. کەچی دەنگێکی کاریگەر لەناو میلەتانی ئیسلام بەو جۆرە نییە مەگەر دەنگێکی سەربازی لاوازی حوسی کە عەرەبەکان بەلادەر لە موسڵمانەتیان ناوزەد دەکەن. یەک تەقەڵا بەدی دەکرێت لەلایەن وڵاتانی عەرەبی، ئەویش هەڵگیرساندنی خۆپیشاندان لەناو غەزا دژی حەماس نەک دژی ئیسرائیل. باوەڕم بە نەزەریەی موعامەرە و تۆڵەسەندنەوەی مێژووی نەبووە، بەڵام لەو زوڵمەی ناتەنیاهۆ لە دوانامەکەی ترامپیش وای دەخوێندرێتەوە کە ئەو نامەیە بۆ هەموو موسڵمانانە و ڕەدێکی مێژووی نامەکەی پێغەمبەرە درودی خوای لەسەر بێت کە بۆ قەیسەری ڕۆمی ناردبوو. بانگەشەی چۆڵکردنی غەزە و پرۆژەی ئیبراهیمیش هەر وەڵامی فەتحی فەڵەستینی ئەو سەردەمەیە. بەڵام بەبیرتان دەهێنمەوە ڕزگارکردنی قودس لەلایەن ئیمامی عومەرەوە بە ئاشتی بوو. ڕزگارکردنی دووەمی قودسیش لەلایەن سەڵاحەددینی ئەیوبیەوە نمونەی ئەخلاقی جەنگی بوو.